بەڵێ بینەرانی خۆشەویست کۆتا بابەتی بەنامە لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان دەربارەی دیپۆرتکردنەوەی پەنابەرانی عێراقی لە وڵاتی ئاڵمانە. لێرەدا کۆمنتەکانی 48 لە ناوەندی هەواڵگری فێدەراسیۆنەوە دەڵێت کە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی عێراقی لە وڵاتی ئاڵمان لە مانگی تەمووزدا 43 پەنابەری عێراقی بە گەشتێکی چارتەر بۆ بەغدا لە بەرلینی پایتەختەوە دیپۆرت کراونەتەوە کە زۆربیان مجرد. ئەم هەنگاوەی حکوومەتی ئاڵمان بۆ دیپۆرتکردنەوەی پەنابەران لە چوارچێوەیە و ڕێکەوتنە نهێنیە بووە کە لە نێوان وڵاتانی ئاڵمان و عێراق لە سەرەتای ساڵی 2023 زاینیەوە کاری پێدەکرێت. ئەم گرێبەستە ڕێگە بە وڵاتی ئاڵمان دەدات کە تەنها ئەو کەسانە نەگرێتەوە کە سزای تاوانیان هەیە، بەڵکو هەر هاوڵاتیەکی عێراقی کە چیتر مەرجەکانی نیشتەجێبوون بەدی نەهێنێت دیپۆرت بکاتەوە. ئەم ڕێکەوتنە هاوبەشە دەستی حکوومەتی ئاڵمانی ئاوەڵا کردووە لە بەڕێوەبردنی سیاسەتی دژی پەنابەری بەرامبەر بە پەنابەرانی عێراقی لە زانیاری بایۆمەتری و هاوکاری کۆنسولگەری پژڕاستکردنەوەی ناسنامەکانیانی وانە ئاسانتر کردوێتەوە کە پێشتر بربەستێکی سەرەکی بوو لە بەردەم دیپۆرتکردنەوەی پەنابەرانی عێراقی لە وڵاتەوە. بە پێو زانیارانەی بەردەستن لەبارەی یاسا و مۆڵەتی دڵدنگ، یاسانەوەن کە زۆرێک لەو پەنابەرە عێراقیانەی کە داواکاری مافی پەنابەریان ڕەت دەکرێتەوە پێشتر مۆڵەتی دڵدنگیان وەرگرتووە کە ڕێگەی پێداون بە شێوەیەکی کاتی بمێنەوە، بەڵام بەهۆی بربەستی مرۆیی یان یاسایی دیپۆرت نەکراونەتەوە تا بێستا. ئەو پەنابەرانەشی لەژێر سایەی وەڵامی دڵدنگدان مافەکانیان سنووردارە و زۆر جار ناتوانن کار بکەن، کەمترین یارمەتی وەردەگرن و لە نادڵنیایی یاساییدا دەژین. ئێستا حکوومەت سەرنجی لەسەر کەمکردنەوەی ژمارەی و پەنابەرانەیە کە وەڵامی دڵدنگیان هەیە. ئامارەکان ئەوە نیشانەدەن کە لە ساڵی 2024 زاینیەوە وڵاتی ئاڵمان 699 پەنابەری عێراقی دیپۆرت کردوێتەوە. هەزارانی دیکەش فەرمانی جێهێشتنیان پێدراوە لە وڵاتە. لە ساڵی 2025 زاینیدا 434 پەنابەر دیپۆرت کراونەتەوە کە 328یان ڕاستەوخۆ بە فڕۆکە دیپۆرتی فڕۆکەخانەی بەغدا کراونەتەوە. و مەزندە دەکرێت کە 10,000 پەنابەر مەترسی دیپۆرتکردنەوەیان لەسرە. تەنها نزیکەی 25% پەنابەری عێراقی مافی مانەوەی هەمیشەییان لە وڵاتی ئاڵمان پێدراوە. ئەم سیاسەتە نامرۆڤانەی حکوومەتی ئاڵمان نیگەرانی و ڕەخنەی توندی ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافەکانی پەنابەران و سیاسەتمەدارانی ئۆپۆزیسیۆنی لێکەوتوێتەوە دژ بە ناردنەوەی زۆربەی پەنابەران و ڕەخنەیان لە نەبوونی شەفافیت لە دەوری ڕێکەوتنی دیپۆرتکردنەوە لەگەڵ وڵاتی عێراق گرتووە و نیگەرانی زۆریان هەیە سەبارەت بە سەڵامەتی دیپۆرتکراوەکان بە تایبەت پەنابەرانێک کە هەڕەشە لەسەر ژیانیان هەیە و هەروەها مەترسی دۆخی مافی مرۆڤ لە عێراقیشدا.